بڵێ بزانم ئەو شوێنانی وتت هەمووی گەڕام کاگەلی لەبارەی ئەو پیاوەوە ئەژەل هیچ دەرچوو؟ نا نەخێر بەڵام شتێکی پێچوانە لە گۆڕەیە ناو ناسنامەی هەموو شتێکی تەواوە بەڵام چی بڵم کارتی ڕسیدی بانک و زانیاریەکان لەسەر ئینتەرنێت یعنی بە گوێرەی و بەڵگانامەی لەسەری هەیە ماوەیەکە پێدا بووە یعنی چەند دەبێت؟ 4 ساڵ دەبێت پێشەوە ماوەیە هیچ پیاوی بۆم شێوە وجودی نەبوو. تۆ دەزانی ئەزەل مانای چییە؟ یعنی شتێکی بێ سەرەتا ئەزەل واتە شتێک کە سەرەتای نەبێ. کەواتە من بەردەوام دەمن لێ قۆڵینەوە لە هەر زانیاریەکە ئاگدار دەکەمەوە. سبەی دەوامم نییە بێ دەبێ ئاگاداری ڕووداوەکانی ئەمڕۆ بین. ببوورە ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتیە؟ نابینی؟ بەرەو قوبروس بەهار هاتووە. کاکالی شانن بەخێر بێی بەهار. خۆزۆ چاوەڕۆتان نەکردم ها؟ نەخێر بیدەمە من هاچەنی دەی دەتوانی ناوی خۆت بڵێ؟ بۆچی بانگ نەکردم؟ چکە کاتێک هەڵدەستێن ئەو ڕۆژە دنیا لێ تێک دەچێ. ئەمەیە لەژێر دەرگا فرێدا ژوورەوە. ئەرێوە چی دەکەن؟ پێم ناڵێن؟ سێکن ڕاستی بڵێن دوێنێشە هەر لێرە نەبوونە. دەچن بۆ خۆتان ئیسراحەت دەسوڕێنە منیش بێمەوە دادەنیشن. شەرمین بەیانی باش قاوە ئەوە چیەتی؟ تۆ لە خۆتە سەوانیە؟ بۆ خۆی هەستا دەی خۆ قابل ئەمە شوێ 2 میلیۆن نادۆڕێنیم. هیچ منە دۆڕاندەوە لەو یاری من دەیکەم نەم دۆڕاندەوە. ئەو شووە چینەوە ئەمە ئاهەنگە جلوبەرجی سەیری دەوێ وەکەوەی تۆ. ئاهەنگی دەمامە ئێوە داواز کراون بۆ ئاهەنگێکی خەنجیلانە کە داهاتەکەی بۆ مناڵە هەژارەکان تەرخان دەکرێت لەم ئاهەنگە دەبێ ڕۆتاندا پۆشن و جلی سەما لەبەر بکەن بە هاتنتان دڵخۆش و سەرفراز دەبین. ڕێخەر بەهار تەشجان ئەو بەهارە ئەوە نییە؟ خوشکیشانە تۆ کاتی خۆی ئەو شتت نەدەزانێت کە ئەوە خوشکێکی هێوانی؟ نەمدەزانی. باشە بۆچی لێتی شار بووە؟ تێی دەگەین شەرمین. شەرمین باڵێ قاوە. ئەو پارەی تۆ بە 2 مانگ برتەوە من تەنیا بە 1 شەو بردمەوە. ئافرین بۆ تۆ. کێ کارەکە جێبەجێ دەکەی؟ جارێ با بگەڕێنەوە ئەستەمبوڵ. لەمڕۆ بەدەوە دەمێ پارێکی زۆرم دەستکەوێ. ئێ باشە بەڵام ئەو کارە بە ڕۆژێک جێبەجێ ناکرێ. کەسی تر نییە یاری لەگەڵ بکەی؟ ئەیشان تێم ناگەیەنی چ لە ناو مێشکتدا دەخولێتەوە؟ گەر بتزانیا چی لە ناو مێشکم دەخولێتەوە ئیتر گرنگیت بە من نەدەدا و یاریزانێکی ترت بۆ خۆت ئەدۆزیەوە.
هەست دەکەی سیر کە چێ هات ڕاستە با لە دوورۆ سێری کەم خوشکێ جانەکەم ئادەی سێرت کەم بۆچی لەبەر چام ئەوەندە جوان بووی لەبەرەوەی ساڵە جارێک دەمان بینی بۆیە ئیتر بە تەنها جێت ناهێڵم چەنی کاکە زەنگیز ئەوە چی دەڵێ؟ تا ئێستا فێر نەبووە ئەو کچە چۆن بانگی من بکات هەرە و جانتایە؟ تەفۆ چیە دیارە زۆر بە سادەی هاتووی ئێرە نا من هەرەوەندەم بەسە وەک خەڵکی دیکەنین چاوم لەسەر بە سامان بێ تێگەشتم ئەمڕۆ توانجەکانتان هەموو لەسەر منە بۆ ئاهەنگەکە هەموو شتێک وەکو کتم ئامادەیە وانە؟ هەموو شتێک ئامادە هیچ خەمن نەبێ زۆر بە زۆش و خۆشم بۆی دەی با بچینانەکەمان بخۆین بابە هەرش دواڕ و داواکانی خۆیمان بۆ بگەڕێتەوە بزانین چێ کەوتوتە داوت ماڵی چێت خراپ کردووە جاچێ بە دوای بەهارەوە نابێ ئاها هەلی بڕۆ تاکید بکەوە ئێستا کاتی هاتۆ کەلوپە لە داواکارەکانی وتێل بگات دەورێکیش بکە بەناو وتێلەکە و سەرێکی جەماعەتی میکانیکیش بدە بزانی چی هاتووە بە قوربانی چاوت بم بڕۆ دەی خەریکە دەمرم بەدەست ئەو مناڵە چڵکنە چی لێ بکەم ئەمڕۆ میزان تەواو نییە هەر وەکو ڕۆژانە ئێوە چۆنن کاگەزەل لە دوێنێەوە بیری لێ دەکەمەوە باش گوتم پیاسەیە بکەم خراپ نییە خراپ نییە مرۆڤ ئاگە لە تەندروستی خۆی بێ شتێکی باشە یانی وتت باشم زۆر باشم ساغم فیت خراپ بڕدراوە ماوەیەکی زۆرە زەمانێک کەوای لێ هاتووە هیچ هەستم پێی نەکردبوو هەر کەس و شتێک ببینم قەت لە بیری ناکەم سوودی کارەکەی تۆ چییە؟ خەڵکی پێدەپارێزم هەندێک جاریش پێچەوانەکەی تۆز ئاشکرا دەکەم لە دەستم دەرناچی کەوایە زۆر جوان دقەتمدا لەوانەیە بتوانێ ئاشکرام بکەی لەومان کەم بوو سیر کە شەبەکەی مۆبایلیش نەما تۆ باشی؟ بە شوێنی داخراوتێک دەچن